ئێمە نیگەرانین بەڕاستی لە تەعاملکردن لەم بارودۆخی کە هەیە. ئێمە ڕاستە هەمومان ئەزانین بارودۆخی دارایی و بارودۆخی بڵاوبوونەی کۆرۆنا ڕێگر بووە لە هەندێک شوێت، بەڵام لە لایەکی کەشەوە بێبەرنامەی حکوومەت و وەزارەتی پەروەردە بەشێکی تری قەیرانەکانی خۆڵخانەوە دروست کردووە. لەبەرەوە بەڕاستی ئێمە وا نازانین کە هەموو کێشەکان لە دەرەوەی ئیرادەی خۆمان و دەسەڵاتی خۆمانە، زۆر لە کێشەکان خۆمان نەتوانین چارەسەری کەین. بەڕاستی ئێمە لە یەکێتی مامۆستایانی کوردستان دوو ئەرکی سەرەکیمان هەیە، دیفاع لە مافی مامۆستا و پرۆسەی پەروەرداوە. بۆ ئەم مەبەستە ئێمە لە مانگی 11ەوە پرۆژەمان پێشکەشی وەزارەتی پەروەردە کرد و هەروەها ئەنجومەنی خوێندنی بڵین وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیران داوامان کرد لە مانگی 12ەوە داوام دەست پێ بکاتەوە، چونکە ئەو کاتە حاڵەتی کۆرۆنا زۆر کەم بوو بۆ دابەزی بوو، بەڵام بەداخەوە گوێمان بۆ نەگیرا. داوامان کرد لە مانگ 1 بکرێتەوە عینی شێت گوێمان بۆ نەگیرا درێژیان یا بە داخستنی ناوەندەکانی خوێندن وتیان ئێمە خوێندنی ئەلکترۆنی هێنین. دوایی خۆشیان اعترافیان کردو ئێستا کە خوێندنی ئەلکترۆنی نابێتە بەدیلی ناوپۆل و زۆربەی قوتابیان و خوێندکاران بەکاری ناهێنن و ئیسفادەی لێ ناکەن، لەبەرەوە لە هیچ وڵاتێکە بەدیل نییە. لە حوتی دوو داوام دەستی پێکردەوە وتمان دڵمان خۆش بوومانتر مامۆستا چوونەوە سەر سکەی وانەوتنەوە و دڵسۆزیەوە دەستیان پێکردەوە، بەڵام بەداخەوە دیسان مانگێ داوام کرا، مانگێکی بڵێن هەفتەی 3 ڕۆژ کە نیو مانگەکە دیسان بڕیارێکی چاوەڕوان نەکرا و دیسان بڕیارە ناوەندەکانی خوێندن داخرێتەوە. لە کاتێکا ئەمە قەنەعەتمان وایە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە ناوەندەکانی خوێندنەوە نییە تەشەنەی نەکردو بەکو لەو بێسەروبەری کە ئەو هەندیان مناسبەیان ساز کردو خۆیان گویان پێ نەیەوە، بەڵامیان یەکەم شوێن دەستی بۆ بن داخستنی دەرگای قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندنە. کەواتە دەکرێت بڵێن چارەنووسی خوێندنی ئەم ساڵ بەم شێوەیە ئێستا بە نادیاری دەمێنێتەوە، چونکە بەڕاستی ترس و دڵەڕاو کێ لای سەرپەرشتیارانی و لای خوێندکارانیش دروست بووە، بەتایبەت ئەوانەی کە خوێندکاری قۆناغەکانی سەرەتایین، قۆناغەکانی 1 و 2 زۆرترین زیانیان پێگەشتووە لە ڕووی فێربوون و پەروەردەوە. مامۆستایانیش لای خوانەوە دەڵێن کە ئەگەر خوێندنیش دەست پێ بکاتەوە تەنانەت وەرزی یەکەمیش بەم شێوەی ئێستا پێڕان ناگەین تاوەکو مانگی 6 تەواوی بکەن. بەدیل چییە بۆ ئەمە؟ خوێندن بریتی نیە لە دابەشکردنی بڕوانامە. ئێستا لە وڵاتی ئێمە وای لێ هاتووە وازان هەر بڕوانامەیە بە قوتابیەکە ئیتر ئەم قۆناغی بڕیتەوە خوێندنی ئەم ساڵ تێپەڕیوە نەخێوانیە. ئێمە ساڵی پات دنیای گرفتمان هەبوو دامانە بۆ ئەم ساڵ قەرەبوو بکرێتەوە، بەڵام ئەم ساڵی دیسان بەبوونی بێ پلانیەوە بەڕاستی ینی منە گەرمە بۆ ئەوە نەیگەڕینەوە بۆ کۆرۆنا. ئەمە وای کردو کۆمەڵە گرفتی گەورە دروست بووە بێجگە لەوەی کە وەکو بەڕێت باسی کرد حاڵەتێکی دڵە ڕاوچیە و ناومێدی لای مامۆستایان لای کەسوکاری قوتابی لای قوتابی دروست کردووە و مەسەلە حاڵەتێکی نەخوازراو، ینی خوێندن هیچ بەهایەکی نەماوە لەم کۆمەلگای ئێمەیە، چونکە لای حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لەوێتی نییە، یعنی شتێکی لاوەکی هەبیان نەبێ زۆر گرفتێکی نییە. ئەمە نقطەیە کە بەڕاستی پێویستی بە برازای جگە لەوەی نقطەیەکی تر هەیە زۆر گرنگی ئەوەی کە بڕیاری داخستنی ناوەندەکانی خوێندنەیە خەڵکیی دیاریکراوە بەڕاستی لەگەر ڕێزمە ڕاستە وەزیری پەروەردە و ستافەکەی بەرپرسی یەکەمن لەمە، بەڵام ناکرێت خۆیان مەیدانی نەیەن لەگەڵ ئەو هەموو مامۆستایی کە لە ناو ناوەندەکانی خوێندن ئەوم بەڕێوەبەرە سەرپەرشتیارە و حتا بەڕێوەبەری پەروەردەکان زۆردا گویان بۆ ناگیرێ، چونکە ئەگەر تۆ وەرە مەسحێکی مەیدانی ناوەندەکانی خوێندن کە حاڵەتەکانی توش بن زۆر سنووردار بوو، وەرە لە سنووری سلێمانی حتا هەولێر و شوێنەکانی کە زۆر بە دەگمەن خەڵک توش بووە و ئەگە حاڵەتیش بوو بێ حاڵەتەکان ئاسایی بوون، لەبەرەوە بەڕاستی بڕیاردانی داخستنی ناوەندی خوێندن پێش هەموو شوێنەکانی کە بڕیار هەڵێکی استراتیژیە بێگەڕانەوە بۆ بەڕێوەبەری پەروەردەکانی شارەکان وەزارەتی پەروەردە و لایەنە تەندروستیەکانی هەرێمی کوردستان بڕیاری داخستنی ناوەندەکانی خوێندنیان داوە. ئەوان کە بڕیارێن پێم وایە ئەنجومەنی وەزارەتە، لەناو ئەنجومەنی وەزارەتە ئەمە ئەوەی کە بزانین هەندێک لەو بەڕێوەبەرێکی شتیانش لەگەڵیانە بوون. بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان زۆربەی ئەوە لەگەڵ ینی من لەگەڵ زۆربیانە قسەم کردووە. ئەو بەڕێوەبەری قوتابخانە کە خۆی بەڕێوەبەری مەیدانی پرۆسەی پەروەردەیە کە ئەبێ پرسوڕایەکی پێکرێ ڕاو بۆچوونیاوە بگیرێ مامۆستامان هەیە ئێمە خەڵکی شارەدامە هیچی گوێ بۆ ناگیرێ بەڕاستی. لەبەرەوە من قەناعەتم وایە ئەو بڕیارەی کە ئەدرێ بڕیارێکی وەربینانە نییە، بڕیارێکە بەڕاستی لە جێی خۆیان نییە، پێویستە مراجعی تیادا بکرێتەوە و زەرەری زۆر لە پرۆسی پەروەردەیە ژێرخانی خوێندن و پەروەردە لە هەرمی کوردستانە ئەوەی تر وێران ئەکرێ بەمە. باش یەکێتی مامۆستایان هیچتان کردووە هیچ هەوڵیەوەداتان داوە کە دۆخەکە لانی کەم بەم جۆرەی ئێستا نەبێت لە وڵاتان یاخود خوێندنی ئاوێتە یاخود خوێندنی ئۆنلاینە یاخود قۆناغەکانی سەرەتایی کە ناتوانن لە ڕێگەی ئۆنلاین و ئەلکترۆنی وانەکانیان بخوێنن
بەشداری خوێندنی ناوپۆلەکەن یعنی ڕێگەچاری دیکە هەبوو بۆ ئەمە بۆ لە هەرێمی کوردستان ئەمەنیە ئێوە و کوێکێتی مامۆسایان بۆچی هەوڵێوەتان نەداوە ئێمە کۆمەڵە هەوڵمان ناوە وەکو ئەردم کردی ئەمە پرۆژەمان پێشکەشی وەزارەتی پەرۆدەش و خوێندنی باڵاش و حتا ئەنجومەنی وەزیرانیش کردووە ئیتر تۆ پرۆژێکی تێروتەسەر کە خۆیان زۆر بەدڵیان بوو لە سەرەتاوە ئەمە یەک دوو ئێمە ئەڵێن لە هەرێمی کوردستانە خوێندنی ئۆنلاین ئەلکترۆنی هەچێکیان بێ سەرکەوتونیە چونکە یەکەم لە زۆرێ لە ناوچەکانی ئێمە خەتی ئینتەرنێت وکو پێویست نیە یان هەر نییە و ئەو ئەجهیزە ئەلکترۆنیانەی کە بەکارێ لە ئایپاد و موبایل بەشێکی زۆر لە مامۆستانیەتی چ جایەوەی کە قوتابیەکانی دەرەوەی شار کەواتە ناکرێت تۆ بەوە ئێمە خۆمان هەڵخەڵەتین بڵین خوێندنی ئەلکترۆنی خوێندنی ئەلکترۆنی تەنها ئەکرێ یارمەتی دەرێ بێت پاڵپشتێ بۆ خوێندنی ناوپۆل ڕاستە ئێستا کۆرۆنا لە هەڵکشانایە بەڵام ئێمە من بۆ خۆم یەکێ لە کۆمەڵە پێشنیارم پێشکەشی وەزیری پەروەردە کردووە لەوانە کە بەلانی کەمەوە لەم کاتی هەڵکشانەیە هەفتەی ڕۆژێک داوامی ناوپۆلەکان هەبێت ئەنج ئەلکترۆنی لە پاڵیا و بۆ دەرەوەی شاش بەلانی کەمە 3 ڕۆژ داوام هەبێت بەڵام بەڕاستی بەداخەوە ئەوان گوێ ناگرن و ئەو بڕارەی کە چەند کەسێکی دیاریکراوە ئەیە بەڕاستی لەگەڵ ڕێزمان بۆیان جارێکی تر بڕارێکی دروست نییە و بڕارێکە پەشیمانی لە دوایە و زەرەر و زیانێکی زۆر بە پرۆسی پەروەردەگەێنێ باشە هەر لە ئەسنای چاوپێکەوتنەکەی ئێمەدا وەزارەتی پەروەردە و لیژنی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕاگەندراوێکیان بڵاو کردوەوە سەبارەت بە پرۆسی خوێندنی ئەم ساڵ ئاماژە بۆ دەکەن کە ئەوان چاوەڕوانی لیژنی باڕای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەکەن کە کۆ دەبنەوە لە دەی ئەم مانگەدا بۆ خستنەڕووی بڕیاری کۆتایی لەبارەی چارەنووسی خوێندنی ئەم ساڵەوە دەکرێت بڵێن خوێندنی ئەم ساڵ بە شێوەی تێپەڕاندن تێدەپەڕێنرێ واتە ئەم تاقیکردنەوەی نیوەی وەرزی یەکەم کە کراوە بۆ وەرزی یەکەم هەژمار دەکرێت و دواتر وەرزی دووەم وەگەوەی پێشتر بڵاوکرابەوە لە مانگەکانی 9 تا مانگی 12 دەخوێنرێ کە ئەو کاتیش نازانرێت دۆخی کۆرۆنا چی لێ بەسەر دێ لە هەرێمی کوردستان یاخود باز لە چ ڕێگە چارەیەکی دیکە کراوە لە نێو کۆبوونەوەکانی بەڕێوەبەراتیەکانی پەروەردەی شارەکانی هەرێمی کوردستان من ئێمە ئەو لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە ڕاستە خەڵکێکی تایبەتمەندی تایە دەستخۆشییان لێ یەکەین بەڵام نابێ ئەوان ڕەوشەکە ینی بخەنە بەردەم وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا نابێ بڕیار بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بن ئەوە بەلای بنەوە هەڵەیە ئەبێ بڕیاری کۆتایی وەزارەتی پەروەردە خۆی بیەوە ئەویش پرسوڕابە خەڵکی بکە کە شارەزان ئەنجا خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەم حاڵەتی کۆرۆنای چی ئەڵێ چەندین مانگ و چەندین ساڵ ناخایێنێت نابێت تۆ هەر کۆمەڵە حاڵەت دەرکە و خێرایەک یەکەم شوێن دەست بێ بۆ دەرگاکانی قوتابخانە و ناوەندەکانی خوێندندا بخرێت لەبەرەوەمە هەڵێکی گەورەیە ئەوەی کە ئێمە هەواڵمان هەیە تەمانیشتا بڕیار نەدراوە مەسەرەن چارەنووسی خوێندن چی لێ دێت و ئایا تامانی چەند داوام ڕائەگیری ئایا ڕائەگیریانە ئێشتا دیار نییە بەڵام ئەوی کە ئێمە بیسومانە لێرە و لەوێ نیازی ئەویان هەیە کە دیسان داوامی خوێندن ڕابگرنەوە ئەلکترۆنی کە سەرکەوتونە بۆ دیسان پەنابنەوە بۆ ئەوە ئەوەی کە بەتەمان بیکەن خوێندنی ئەلکترۆنی ئەڵێن ئەم جارە مەسەرەن شێوازێکی تایبەتتر مەسەر مامۆسا ئەهێنین و بابەتەکان تۆمار بکەوە بە تۆمەکرای بێن بە قوتابیەکان بەڵام ئێمە لە 100 دڵنیان جاری پێشوتمان ئەم شێوازە سەرکەوتونی ئەگەر مامۆسا قوتابی یەکتری نەبینن لەبەر ئومێدەوارین و تاکی دەکەینەوە کە گرنگە مامۆسا قوتابی یەکتری ببینن ئەگە هەفتە یەک ڕۆژیش بێ ئەو ڕۆژە ئەکرێت کۆمەڵە مراجعات کۆمەڵە لێپرسینەوە حتا متابعی ئەو ئەلکترۆنیە بکرێت کە قەرارە قوتابیان و خوێندکاران چارەنووسی خوێندن بەڕاستی نادیارە ئەم دێشتنەوە بەم دڵڕاوکیە زۆر خراپە زۆر زەرەری هەیە بەڕاستی ئەم ئومێدەوارین کە هەم بارودۆخەکەی شەڵا کۆتایی پێبێ بەم شێوەیە و هەم وەزارەتی پەروەردە و ئەو لیژنەیە بڕیاری دروست بن و پرسوڕایەتی زیاترکەن بە شارەزانی بواری پەروەردە باشە زۆربەی سەرپرشتیاران پرسیاری ئەوە دەکەن یعنی ئەم ساڵێکی تێپەڕاندن دەبێت یاخود خوێندن هەڵدەوەشێتەوە بەمانە فعلێکی بەوەی کە ئەم ساڵ بە هیچ جۆرێ چونکە سەرەتای پێشمانگی دوانزەوەتە کۆتایەکەی ساڵی 2020 تەنها نزیکی مانگێک داوام کرا دواتر لە 2021دا تەنها نزیکی 15 بۆ مانگێک داوام کرا کە ئەویش 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بوو لە هەفتەکەدا یعنی بە هەمووی کۆی بکەیتەوە جەناب داماژت پێدا 2 مانگ داوام نەکراوە ئەمە بەسە بۆ ئەوەی کە بڵین وەرزێک بە تەواوەتی خوێندراوە هەرگیز لەگەڵ ئەوانین بەدابەشکردنی بڕوانامە ساڵی خوێندن تێپەڕێنرێت بەڕاستی هەڵێکی گەورەیە و هەڵێکی استراتیژیە زەرەر و زیانەکەی لە ئایندەیە لە نەوەکانی ئەم وڵاتە ئێمە ئەیبینینەوە
قوتابیەکی پۆلیەکی بنەڕەتی پارفێری پیتەکان نەبووە ئەم ساڵی نەخوێنە بڕانامێکی بدرێتێ ئەمە چۆن ئیش ئاواڕوە قوتابێک هەموو خۆناغەکانی کەش بە هەمان شێوە ئەمە ئومێدەوارین ئەگەر لە حاڵەتی داخستنی ناوەندەکانی خوێندنیشا چاوەڕێ بکەین بارودۆخەکە تۆزی هەیە وەربوویەوە خوێنی ناوپۆل دەست پێ بکاتەوە و پێویستە وەرزی یەکەم تاو بکرێت ئێستا نیو وەرزمان خوێندووە وەرزەکە تاو بکرێت ئەم جارە بەڕاستی بیلەوە بکرێتەوە کە نمرە و بڕوانامە درێ بە قوتابیەکان. باشە وەکو یەکێتی مامۆستان هیچ هەڵوێستێکی فعلیتان نابێت ئەگەر بەم شێوەی ئێستا بەردەوام بێ؟ هەڵوێستی ئێمە زیاتر لە چوارچێوەی مەسەڵەن پەیوەندی تەلەفۆنی سەردانی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا یاداش و پرۆژە پێشکەشکردنایە لەمە زیاتر بەڕاستی ئێمە تاقیمان کردوتەوە ینی ڕێگەی خۆپشاندان و بایکۆت و ناڕزایش لە وڵاتە تاقی کراوەتەوە حکومت باشی نییە ینی هیچ کێشەیەکی نییە داوامدا ئەخریاننا تۆ بە هەر شێوازێ ناڕزایی دەرەبڕی ئێمە مێدەوارین ئەوان بە مەنتەق بیل لە شتەکان کەنەوە شتەکە نەکەنە عینادی بەڕاستی وەگوی من هەرەوە نەتاکی دەکەمەوە مەسحێکی مەدانی بکەن گوێ لە خەڵکی شارەزا و مەدانیەکان بگرن ئەگە ئەوان چیان پێ باش و بابەژی ئەوانکەن بەڵام نەک کۆمەڵە خەڵک کە مەسەن لە خەڵکیی سنووردارە کە لەوچێ زۆر ئاگای لە زۆر لە ڕەوشی تەندروستی و پرۆسی پەرۆدەش نەبێ بڕیارەکان بە شێوەی هەڵە بدات. سپاس بۆ ئاتا ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان بە شوێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان.